ئەمە ڤیدیۆی کاتی تەقەکردنە لە دکتۆر ئیدریس لەلایەن قوتابیەکی زانکۆی سۆران کە لە یەک لە کامێرەکانی چاودێری دەرکەوتووە. دکتۆر فازڵ دراوسەی دکتۆر ئیدریسە. چیرۆکی دۆزینەوەی تەرمی دکتۆر ئیدریس لە سەربانی ماڵەکەی دەگێڕێتەوە. هەلە پێشێکی من لە درێ دەماچەکەی سوار دەکات ئەوە نیە سوار دەکاتەوە وڵا کە هات ژۆری دەستە ژۆری دیار نیە لەوێندەر دوایە کە لە کامێرەی ئێرە سەبانی کە کامێرە سەبانی من هێران تەماش دەکەین لێرە فەقیرە دکتۆری زخ هەردا لەبەری هەردێتن دە سەبانی من یعنی دەگاتەوە منچقی کوڕەکە لە دووری لە سەبانی خۆی سێگولی لەو دابێتن بەس دیارە گوڵەکانی پێ نەکەتیان دێتی ئێرانە دکتۆریس دیارە شارەزە ئێرە نەبووە وای زانێرە تایم بستە خوارێ کەسی دوای تەماشەکە زۆر برندە بۆچی برێرە ئاسی دەبیتن کوڕەکەش دەگاتە سەری ئەو کاتی. دکتۆر ئیدریس حەمەخان لەدایک بووی ساڵی 1970 باوکی دوو کچە بە ناوی ساڤیا و ڤانیا مامۆستا بوو لە بەشی میکانیکی کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین. هاوژینەکەی ناوی دکتۆر نیشتیمان عوسمانە و مامۆستای کۆلێژی یاسا و زانستە سیاسیەکانە لە زانکۆی سۆران. بکوژەکە قوتابی هاوژینەکەی دکتۆر ئیدریس بووە. لە ساڵی 2019 کێشەکەوتۆتە نێوان هاوژینی دکتۆر ئیدریس و ئەم قوتابیە. بەهۆی ئەم کێشەیەوە قوتابیەکە لە زانکۆ دوورخراوەتەوە و دۆسیەیان لە دادگەی سۆران هەبووە. ئەمڕۆ بەیانی دکتۆرە نیشتیمان بۆ دەوام چووە بۆ سۆران و منداڵەکانیشی لە ماڵ نەبوونە. بکوش لەو کاتەی دکتۆر ئیدریس بەتەنیا بووە هاتووە و دەسڕێژی گولەی کردوتە سەر دکتۆر ئیدریس و کشتوویەتی. تاکە گوناحم ئەوە بوتم کوڕم پرسیارەکان چۆنە وتی زۆر قورسەوتم نانەگیانەکەم وەڵام بەرەو خستنیە زۆر سوکایەتی پێکرد زۆر سوکایەتی پێکردم مامۆستاشم لەگەڵا بوو ئیتر لەوە هەروازی نێنا جارێکی تر لی خۆش بووم کردمە قوربانی خۆنەرەکانی باوکی کەچی باوکیشی مانگی جوان لە پێش دراوی حاکمان ڕەشی لێکردم وتی پێم بەسەرتەوە ناچێنی شتیبانەمە. دوای 4 کاژێر لە ڕووداوەکە ئاسایشی هەولێر ڕایگەاند بکوژەکەیان دەستگیر کردووە. ئەمە ماڵی دراوسەکەی دکتۆر ئیدریسە کە ئەمڕۆ بەیانی دکتۆر ئیدریسی تێدا کوژرا. ئەمە گوندی زانکۆیە 1000 خانوو لەم گوندەدا هەیە کە 1000 ماڵباتی مامۆسای زانکۆ تێدا نیشتە دێن. ئەرزیەم خانوانە زیاتر لە 10 ساڵ بەر لە ئێستا لەلایەن حکوومەتەوە بە دیاری بەخشرایە مامۆستاکانی زانکۆ و مامۆستاکان لەسەر ئەرکی خۆیان دروستیان کرد. لە ماستەر پلانی ئەم گوندەدا هەیە کە پەرژین یاخود سیاجێک بۆ گوندەکە دروست بکرێت بەڵام تاوکو ئێستا دروست نەکراوە. ڕاستە و خۆم گوندە لەسەر شەقامی 120 مەتریە بەڵام تاوکو ئێستا نە سکویریتی نە هیچ دەرگایەک بۆ چونە ژوورەوەی ئەم گوندنیە تەواو واڵاو کراوەیە. هەر کەس هەر کات پێی خۆش بێت دەتوانێت بچێت و لە دەرگای هەر یەک لەو ماڵانە بدات بەبێ هیچ لێپرسینەوەیەک. کێشەکەی من لە ئەنجومەنی شارەوانی هەولێرە بۆ ماوەی 1 ساڵە ڕایان گرتیا هەموو ئەو شتانی کە داوان لە ئێمە کرد ئێمە جێبەجێمان کرد و لەسەر ئەرچی خۆمان کۆمپانیا هەیە سیکۆرەتی اتفاقمان لەگەریان کردیا عقدمان کردیا تەنها ڕێگەمان پێ بدەن بۆ خۆمان دەیکەین. دکتۆر ئیدریس و هاوژینەکەی خەڵکی سلێمانین نزیک 30 ساڵ پێش ئێستا ڕێگەی خوێندن و خزمەتکردن بە زانکۆ هێنایانی بۆ هەولێر. ئەم ڕووداوەی ئەمڕۆ بوو بە خەمێکی ئەبەدی بەسەر دڵی ماڵبات و هاوڕێکانی وەگەڕانەوەیەکی ئەبەدی دکتۆر ئیدریس بۆ سلێمانی. پێم سەربەس ڕووداو هەولێر.